هاتن دنیای مەسیح ڕێکەوت لەگەڵ 890 ساڵ پاش دامەزرانی ڕۆم. ڕۆمیەکان سەدان ساڵەکە لە باکووری تورکیەوە تاکو باشووری سووریەیان خستۆتە ژێر دەسەڵاتی خۆیان و ئەم ناوچەیان ناوە ڕۆمی ڕۆژهەڵاتی. ڕۆمیەکان خۆیان بە پێشکەوتووترین خەڵکی سەردەمی خۆیان دەزانن، بەڵام بەڕاستیدا دەبێت سەردەمی دەسەڵاتداری ئەوان لەلایەکەوە سەردەمی پێشکەوتنی مێعماری، شارسازی و شارستانیەت بزانن. لەلایەکی ترەوە سەردەمی پێشێلبوونی بایخەکانی مرۆڤایەتی و سەردەمی دڕندەیی و وەحشیگەری. فیلادلفیا یەکێک لە ئەیالەتەکانی ڕوومی ڕۆژهەڵاتیە کە ئەمڕۆکە ئەو شوێنە بەناوی ئەممان پێتەختی وڵاتی ئۆردۆن دەناسین. نادراوگەلی تایبەت لە ڕوومەوە دەگەنە فیلادلفیا و هەواڵی سەردانی زوو بەزووی ئیمپەراتۆری ڕووم ئادریانوس لە ئەیالەتەکانی ڕوومی ڕۆژهەڵاتی وەکو فیلادلفیا بە دیۆکلێتیانوس فەرمانداری فیلادلفیا دەدەن و ئەم هەواڵە بۆ ڕوومیەکان زۆر جێگای خۆشحاڵی و شادمانیە. دیۆکلێتیانوس یا بە قسەی خەڵکی بوونی ناوچە دەقیانوس فەرماندارێکی بەدەسەڵات و بێڕەحمەکە ڕەحم و بەزەیی لە دڵدا نییە. پاش بروجی عیسای کوڕی مەریەم بۆ ئاسمان ئاینی خودایی ئەو وردە خەریکی پەرەسەندنە و ئەمە بۆ ڕووم زۆر ئەستەما. ڕوومیەکان کە پەیڕەوی خودایانی ئولەمپ بوون و خودایانی جۆر بە جۆریان دەپەرستی نەیان دەتوانی ڕووخان و لەناوچوونی ئاینی بتپەرستی ببینن و شاهدی پەرەسەندنی ئاینی تاقانە پەرستی بن. بۆنەوە بەخندی دژی پێڕەوانی ئاینی تازە دەجوڵێنەوە و ئەوان ئەشکەنجە و ئازار دەبن. بەڵام بەم هەموو تند و تیژیەوە تا ئێستا نەیانتوانیوە ڕێگا بە ئاینی تازە ببەستن. بۆ تۆ ئەمە ئاخرین هەڵاتن، ڕەنگە هەڵاتنی هاتاویست پێی نەبینی. ئەمڕۆ بارمنە تێگلنی بەڵام سەفەر بۆ چوون پەنای ڕەحمەتی پەروەردەگارت یعنی بەم تاون بارە ئیزنی دیدار دەدا؟ ئەی مێهرەبان، هاتوونی گەورەیت کرد و ئەم بچووکەت بەخشید بە بەم بێچارەیە ئیزنی هاتن بۆ پەنای ڕەحمەتی خۆتت دا. من خۆم دەناسم بەم هەموو شەرمەزاریەوە چ بکەم؟ تۆ ئەم شۆن نەخەوتووی پلۆتۆن. کاوێکی تر دەخەم، خەوێکی دوور و درێژ، پاشەویش بێدارەیەکی هەتا هەتاوی. پلۆتۆنیوس، بەڕاستی ئەگەر پاش مردن ژیانێک و پاش ئەم هەموو ڕەنجە پاداشێ نەبێتی، یانی دەکرێ بەڵێنی هەزاران پێغەمبەری ڕاست پێش جێبەجێ نەبێ؟ نا نا. پلۆتۆنیوس سانتروس، هەستا دەرگەکە بکەوە. هەستا هەستا. ئەوە بۆ کوێی دەبن؟ دادگا بڕێکەوە. خدا لەگەڵ ئێمەیە پلۆتۆنیوس. نەدەنگسە لەدەنگ هیوات بە خدا بێت. مەترسە پلۆتۆنیوس.
پلوتونیوس ساینتوس چۆن دەرێت ڕۆمی خەڵکی کوێیە ئەم شارە فیلادلفیا تاوانەکەی بخێنەوە پلوتونیوس ساینتوس تاوانەکانی ئەمەیە کە ئەو بە جێگای سوژدە و پاڕانەوە لە بەرامبەری پەیکەرەی خودایان و پەیکەرەی بەڕێزی ئیمپراتۆر ئادریانوس پەیکەرەی ئیمپراتۆری شکاندووە و پاش کۆڵبەستکران نەکار تۆبەی نەکردووە بەڵکو خودایانی پایەبەرزی ڕۆم و هەروەها ژوپیتێری بەدەسەڵاتی بەدرۆزانیوە و چوەتە سەر ئاینی شوان و کۆیلەکان واتە مەسیح درستە؟ سەزای تۆ مردنە بەڵام خراپترین مردن ئەویش سووتان لە ئاوردا بەڵام نەمانەوێ دەرفەتێک توێ بدەین ویستومە گەورەی ئێوە کەسێکە بەناوی ئادونیا ئەگەر جێگای ئەو بە سەربازانی ئێمە پێشان بدەی لە تاوان و سەزاکەت کەم دەکرێتەوە نەفام ئەم دادگایە پلوتونیوس سانکتوس بە تاوانی شکاندنی پەیکەرەی ئیمپراتور و پەرستنی خودای بێگانە و ئاژاوانانەوە لە ناو بەندەگانی ئیمپراتور ئادریانوس بە مردن مەحکوم دەکات بە پێی ئەم حکمە تۆ ئەمڕۆ نیوەڕۆ لە بەرامبەری مەعبەدی ئاپۆلۆندا دەخرێتە نێو ئاور Ay gözükçü, Bıramsın nereye bırak? پلوتۆن کیان بەسەر هێناوی چی بووە پلۆتۆن ئەمڕۆ وەکو پەپوولەکان لە ئاوردا دەسووتین ئەرێ ئاور یعنی سەختترین سزا سەختترین سزا بۆ خراپترین تاوان واتە تاوانی شکاندنی پێکەری ئیمپراتۆر بۆچی ئاور تەوفیری چییە ئەدنان بۆچی تەوفیری هەیە بەر لە من ناپاکان و تاوانباران و جادوگەرانیان لە ئاوردا دەسووتاند بەڵام ئێستا خوداپەرستان لە ئاکامدا دەبێت بڕۆین بۆ شنەکەی تەوفیری نییە چ ئاور چ خاچ و چ قەفەسی شێرەکان
زوو بە زوو لەم خاکەدا سەر دەنێمەوە چەندە قسەیشی سەیرە لەم خاکەدا بەدی هاتم لەم خاکەدا ژیاوم و لەم خاکەدا ئەستەردە دەکرێت بەڵام دەترسێم یعنی تۆ لە مردن دەترسی؟ نا لە مردن نا لە دووبارە ژیانەوە دەترسێم دەزانی من حسابم کردووە چەند هەزار ڕۆژ زیندە بووم دەزانی چەند ڕۆژ ژیاوم تەنیا 1 ساڵ لەو ڕۆژەوە کە ئادونیام چاو پێکەوتووە ژیاوم دەرلەوە زۆر جار نافەرمانی خودام کردووە هەنا دەبەمە بەر خودا بەم دەستانە بەم چاوانە گەلە وێستا لەم ساتەدا نازانم خدا منی بەخشیوە یانە گەڕان بەمە خودم تۆ لەم ماوە کوردەدا کەلەبوت کردووە کەرەبووی کردوەتەوە ئێستاش بە گیانی خۆ کەرەبووی دەکەنەوە بگرە من تەشویق دەشکێنم بگرە ئەمەن دەکوژم تۆ تەبینی ئیسەمی کوتا کوژم چی بوو؟ ئارام بن میوانمان هەیە دەزانن خۆ ئارام بن من لەمەوە کارەکەم ئێمە دەبێت تەواوی هێزی خۆمان بۆ لایەنگری لە شۆخساوان بەکاربەرین بێگومان ئێوە بۆ هەموو عەقڵ و فامەوە دەتوانن پارێزەرێکی باش بۆ پێرەوان و خەباتکارانی ئاینی تازە بین جگەلەوەش ئێوە بە ناوی زاڵی دیۆکلێتیانوس و مێردی خەت و هێلێن لە دەسەڵاتی خۆتان لە کۆشک دەتوانن یەک جار زۆر کەڵک وەربگرن و بەهرەی لێ وەربگرن بەڕێزان بەڕێز سەربازێک لە کۆشکەوە هاتووە وا دیارە لەلایەن دیۆکلێتیان نانەزانم دەقیانوسەوە پەیامێکی هێناوە بڵێ بێنە ژوورێ پێی بڵە بێت چاو هێشتا باش نایەتە سەرزاری بە دیۆکلێتیانوس دەڵێ دەقیانوس خۆش باش بەڕێزان خۆش باش جەنابی دیۆکلێتیانوس ئێوەی بۆ کارێکی گرنگ بۆ کۆشک بان کردووە زۆر باش فەرمایشی نییە قوربان فەرموو بڵێ چ شتێک کۆمەڵ بێ بە زۆری تێدەگەین هەلووس کارسکەی من ئەمە دەکەن بسەرچۆ میوە بەرە کۆژمەکەون منیش ناوەڕی فرسەتدا دەگەمەوێ هەوڵ بدەن بە نەبوونی من نەزانن ها بەڕێزان بەڕێز دیۆکلێتیانوس خەریکی وتوێژ لەگەڵ ئەو نادراوانن کە لە ڕوومەوە گەیشتون بەڕێزان دەبێ کەمێ ڕاوەستن باشتر ئێمەش بە کارەکانمان ڕادەگەین
ژمارەی قۆڵبەستکراوەکان ئەمڕۆ 11 کەسن کە 6 کەسیان مەسیحین و باقیەکانیشیان تاوانیان جوراجور هەیە. محاکمەکان چۆن دەچنە پێش؟ هەواڵی زۆر خۆشم نییە. زۆربەی مەسیحەکان خۆراگری دەکەن، بەڵام کەسانێکیش هەن کە توانای خۆڕاگریان نییە و تۆبە دەکەن یان هەچا بە تۆبە دەکەی. تۆبەکەران هاوکاریش دەکەن؟ هەنا بڕێکیان هێوێنەوەیەکی لە مەسیحەکان ئەمڕۆ حەشەرگەی ئەدونیای قەشەی بێمە پیشاندا. ئۆتان خۆڵبەست کرد؟ نەخێ قوربان، ئەو دایەکی یەکجار باشە. ئەگەر ئەو بخێن لەژێر چاودێری لەگەڵ لایەنگرانی دەتوانین پێکەوە خۆڵبەستیان بکەین. زۆر باشە، کەوایە بە تەواوی وەریابن کە خۆی ون نەکات. من کەسێک دەکەمە کێشێکچیەوە. هیواد بە خوددا بێتنۆتۆن خوددا لەگەڵمانە. ترس بە خۆت ڕامەدە بنۆتۆن، ترس بە دڵتا ڕامەدە، خوددا لەگەڵمانە. هیواد بە خوددا بێ، خودای مەزن لەگەڵمانە. خودای گەورە لەگەڵمانە. خدا بيتنا خدای مدد خودەکانی ڕۆمی قبول نییە، پیکەری ئیمپراتۆری شکاندووە، پێشەرم بووە، دەبێ ئەو بسووتێنن. ئەرێ دەبێ بیسووتێنن، دەبێ بکوژن. پێشەرمەبەرن. دەبێت بکوژێ. بۆچی ئەو بێدینە پیسە ناهێنن؟ باشترین سزا بۆ ئەو سووتاندنە، هەر بژی قازی هەر بژی. ئەگەر سزای ئەوان سووتاندنە، ئەی سزای ئێوە چییە؟ وا دیارە لە بیرتان چووە کە ئەوی وەش خودای وان دەپەرستن. یەهود جگە لە یەهوا خودای هۆزی خۆی هیچ خودایەکی تر ناپەرستێ. هەرکەس خودایەک جگە لە خودایانی ڕۆم بپەرستێ شیاوی مردنە، تەنانەت ئەگەر لە ئەولادی یەهودیش بێت. حقت نییە سوکایەتی بە هۆزی یەهود بکەیت. بێدەنگ بە نافیارێکی بێدەنگ بن، ئەوە چ باسە؟ ئاران بن، ڕێگا بکەنەوە.
دادگاه عالی فیلادلفیا و به فرمانی عالی جناب دیوکلتیانوس پلوتونیوس سانکتوس خلقی فیلادلفیا به تاوانی سوکایتی به خداکان و خوبواردن لدان قربانی و بارگاه پیکری مبارکی امپراتور و شکاندنی پیکر و هروها و تاوانی چون سردینی درویی عیسی ناصری به مردن محکوم دکره اما سزای او کسانه که لدینی تازه پیروی دکن و لفرمانی روم خوران داددن حکمی دادگاه که سوتان داوردایه هر ایستا جیبجه دکره و ترمی او پاش سوتاندن سه شو روش لو شیانه دادمینه توا ببیتا خوراکی پلوران و ببیتا سرمشقی تواوی خلاصکاران و کسانه که خداکانی دهیزی روم و آیینی امپراتور دخنا پشجو دسنه فردینی کسانی رجوع داد نساكن جلوبي كوجن دولتونيوس توبر لمرزن قسيك دوتن هيا اما اخرين دلفتك كا بهار توان باريقم دلفت الددري مريم وتي وافقينيك كلا تاريخي دا ترسب لوتني حياة روجه لرونا كايدا لدي سريح وإيمانيه
کە لە ماڵە چۆلەکاندا فێری بووی ڕۆژێ لە سەربانەکاندا هاواری دەکەن دەبێ بخوشێت دەبێ بخوشێت دەبێ بیکوژێنم دەبێ بخوشێت دەبێ بیکوژێت دەبێ بیکوژێت دەبێ بیکوژێت دەبێ بیکوژێت دەبێ بیکوژێت سرامی همه بگورمان نسیب بگیرم عالی جناب دیوکلیتیانوس درود گویم درود گو عالی جناب عالی جناب درود راحتن خوشحالم خوشحالم کە هەمووی ئێوە لێرەدا دەبینیم ماکسیمیلیانوس لێرەدا نبینم جەنابی ماکسیمیلیان کاری ڕێکوپێکە و لە بەخزمەت گەیشتندا زۆر بەپەلەن بێگومان زوو دەگەنە ئێرە سەروەرم وا بزانم جەنابی دیوکلیتیانوس ئێمەیان بۆ کارێکی گرنگمان کردو بەڵێ هەروایە فیلادەلفیا بەم زوانە شایەتی گەیشتنی ڕۆژی مێژوویی خۆی دەبێت بەڕێزان ڕۆژێک کە ڕەنگە لە مێژووی فیلادەلفیادا هیچ کات دووپات نەبێتەوە کەوا بوو ئەمڕۆمان دەبێت بە باس و توێژ سەبارەت بە مەسەلەیەکی گرنگ تەرخان بکەین ناردراوی تایبەت هەواڵی هێناوە کە بەم زوانە ناوچەکانی ڕۆژهەڵاتی وڵاتی ئەمپراتوری گەورەی ڕۆم بە تەشریف هێنانی گەورەمان ئەمپراتور ئادریانوس دەڕادێتەوە سپاس بۆ ژوپێتەر
توانای پایە بەرز کەوا شانازێکی گەورەی تێدای کە بەڕێزیان ڕەنگە لەسەر ڕێگایاندا بۆ ئۆڕشەلیم لە فیلادلفیاشدا سەرداونێکی کورتیان هەبێت. فەرمووتان ڕەنگە بێن عالی جەناب یعنی دڵنیانین؟ وتم ڕەنگە چونکو لەوانەیە ڕێگاکایان بگۆڕن بەڵام ئێستا بڕیار وایە و ئێمە دەبێت ئامادە بین. درود بۆ ژوپێتێری توانای پایەبەرز چ بەختەوەریەک دیدار لەگەڵ ئیمپراتور نەدیداری خدای نەتەوەی ڕوو بەڵکو خدای نیوێک لە جەهان ئەم شانازیە بۆ هەر کەسێک هەڵ ناکەوێت. من بیستومە جەنابی دیوکلیتیانوس لەگەڵ خدایانی ئیمپراتوری ڕۆم هاوسپایی بوون. مەڵێ لە سەردەمی ئیمپراتوری تراجاندا جەنابی ئادریانوس فەرماندەی لەشکری گەورەی ڕۆم بوون و ئەمنیش یەکێک لە ئەفسەرانی پایە بەرزی بەڕێزیان بووم. ئەم قسە ڕاستەکەیەوە گیانی بەڕێزمان ئادریانوسان نەجات داوە؟ ببورن گەورم من بۆ چەشنەکە بیستومە کات و ساتێکی یەکجار سیر بووە لەشان لەگەڵ ئێرانیەکاندا لە ناکاو دوژمن هێرشی کرد و زۆربەی ڕۆمیەکان لە ناچار پاشەکشە دەکەن و جەنابی ئادریانوس دەکەوێتە گەمارۆ تاوێ درەنگکردن بە بەهای گیانی ئەوان تاوا دەبوو کەوایە جەنابی دیوکلیتیانوس کە ئەم بارودۆخە پڕ مەترسیە دەبینێ هیچ کات درەنگ ناکات و بە ئاڕابەی خۆی ئاڵخەی گەمارۆکە دەشکێنێ و ئەوان نەجات دەدەن. کەوایە گەورەمان ئیمپراتۆر گیانی خۆی لە دلێری دیوکلیتیانوسەوە دەزانێ یانەی خدای خاڵک گیانی خۆی لە بەندەکانیەوە دەزانێت؟ ئەم قسەیە شیاوی ڕاوێژکارێکی پایە بەرز و گەورە وەکو ئێوە نییە. ئەم قسەیە سیر نییە تەنیا خوداکان دەتوانن خوداکان نەجات بدەن هەڵبەت دەزانن کە بەندەکان بازووی خوداکانن کە بڕێجا لەوانە بۆ ڕزگارکردنی یەکتر کەڵک وەردەگرن. هەڵبەت ئەوەش بڵێم کە نەجاتی جەنابی ئادریانوس بەدەستی جەنابی دیوکلیتیانوس لەو کاتەدا بوو کە هێشتا جەنابی ئادریانوس نەگەیشت بوونە پلە و پایەی خودایی. مەگەر ناڵن نەدەویست مەگەر نەخۆشی
باوەڕم سەبارەت بە سەفەری ئیمپراتور بڵێم بڵێ بێگومان دیداری ئیمپراتور لە وشەلیم سەردانێکی ئاسایی نییە ڕەنگە بەهۆی خۆڕاگری بەنی ئیسرائیل لە کاری دروستکردنی معبەدی ژوپیتێر ئەم سەردانە چاوترسێنکردنی لایەنگرانی یەهوەشی لەگەڵ بێت بڵێ بەڕاستی هەروایە چەندە گەوجن ئەم ئەولادەی ئیسرائیل کەوا دەزانن لە بەرامبەری دەسەڵاتی ئیمپراتوری گەورەی ڕۆم و خودایانی بەدەسەڵات و توانای مریخەوە دەتوانن خۆڕا بگرن دۆستان ئەگەر هەر لە هەوڵەوە هێشتبایان کە مەعبەدی ژۆپێتەر ساز بکرێ و پەیکەری ئیمپراتور لە مەعبەدی ئۆرشەلیمدا دابنرێت ئەم هەمویان لێ نەدەکوژرات دۆستان هەرو کارێکە لە سەرەتاوە بێخوێن ڕێشتن جێبەجێ دەکرا بە خۆڕاگری بیاکانی بەنی ئیسرائیل پاش 3 ساڵ بەڵام پاش کوژرانی زۆر کەس بەڕێوە چوو لەوان گەوشتن ئەم مەسیحیانن نازانم ئەمانە لە خودای نەبینرا و چیان دیوە کە ئەو لە خودایانی بەهێزی ڕوو بە باشتر دەزانن و گیانیان دەکەنە فیدای خدایەکە بەشەر نازانێ بە چ شێوەیەکە نازانێ پیاوە یا ژن ناتوانێ بۆ ئەو پەیکەرێکی پتاشێ چۆن دەتوانێ ئەو پەرستش بکات ئەگەر ئەو خدایەکی بەهێز بوو پەرستشگەرانی ئەوەندە پەست و لاواز نەدەبوون خۆتان ناڕەحەت مەکەن عالی جەناب شێتی بەڕێی مرۆڤ هیچ سنوورێکی بۆ نییە تەنانەت نەیتوانی لە پێغەمبەری خۆشی دیفاع بکات تاقمێک جوولەکە لە خاچیاندا شان و شکۆی ئاپۆلۆن کوڕی بەهێزی ژۆپێتەر خاوەنی شکۆ تەماشا بکەن لاوازی و بێدەسەڵاتی کوڕی خودای ئەوان دەبینن دەڵێن لە ئاینی ئەوانەدا ئیسا کوڕی خوددا نەبووە بەڵکو پێغەمبەری خوددا بووە یەکێ لە خەشەکانی مەسیحی پاش لە خەچدرانی ئیسا ئەم مەسەلەی بابوو ئەولادەی بۆ ڕاکێشانی زیاتری ڕۆمێکان بەرەو ئەو ئاینەوە ڕێخست ڕەنگە لە ڕۆمیەکانەوە فێربوونە کە کوڕێک بۆ خودای خۆیان ساز بکەن ببورێن خاوەنشکۆ کۆبوونەوەی ئەمڕۆ بۆ باس سەبارەت بە بیرروباوەڕی مەسیحیەکانە یا جەنابی دیوکلیتیانوس بۆ مەسلێکی گرنگتریان لێبان کردوەتە ئێرە ئافرین مەبەستی ئێمە زۆر گرنگتر لەم قسانەیە بێگومان هاتنی ئیمپراتور کاری یەکجار زۆری هەیە کە مەبەستی باسی ئەمڕۆی ئێمەش سەبارەت بەمەیە هاتنی ئیمپراتور بۆ فیلادەلفیا دەبێ ڕووداوێکی گەورە بێ بە تۆ پرۆتۆسی بەڕێز بەڵێ گەورە دەبێت تەواوی معبەدەکان تەعمیر بکرێت پەیکەرێک لە ئاگۆست لە معبەدەکاندا دابنێن معبەدی ئاپۆلۆن پلۆتۆن سیبلین مریخ دیانا و تەنانەت میترا و هەرچی کە نێوی معبەدی لەسەرە و خودایەکی تیادا پەرستش دەکرێت چ ڕۆمی و چ غەیری ڕۆمی بەڵام شارەداری بەڕێز جەنابی سودیانوس دەبێت پەیکەرێکی تازە لە ژیانوس خدای دەروازەکان لەسەر دەروازەی شار دابندێت و بەڵام مارتینوس سەرۆکی دایرەی ماڵیە با سەرنجدان با پێشینەی دۆستی لە نێوان من و ئیمپراتور دەبێت دیاوریەک شیاوی بەڕێزیان ئامادە بکەیت چۆن جانڕۆوە ماڵیاتەکان دوو بەرابەر بکەرەوە چۆن عالی جەناب هەر ئەمان ڕادەیش بە زۆر کۆ دەکەینەوە جەنابی مارتینوسی بەڕێز نێرە ڕووما وەنە ئەمانەی کە ئێمە بەسەریاندا حکوومەت دەکەین ئینسانن ئەمانە ژمارەیەک حیوانن کە ئەگەر شیرەکەیان نەدۆشن دەبێتە بەشی گوێلکەکانیان کەوایە بیاندۆشن بەڵام دیناسیۆسی بەڕێز ئەمفیتاترێکم دەبێت شیاوی خزمەتی ئیمپراتۆر گلادیاتۆرگەلی زۆری تیادا کۆم بکەنەوە شێر و وەرچگەلی دڕەندە و هەروەها
ژمارە گەلێکی زۆر لە مەسیحیەکان. مەسیحی بۆچی خاوەشکۆ؟ دەزانم کە دڕندەی لەگەڵ خەڵک و خۆی پزیشکاندا یەک ناگرێتەوە. زۆر سەیرە ئێوە ئەوەندە زێنچۆر نەبوون جەنابی تەرمیخە. دەی لێوە دەپرسم ورچەکان و شێرە دڕندەکان دەبێت بە چ شتێک ببنە خۆی کەیف خۆشی ئەمپراتۆر. نیاشکرایە لە بینی فیلادەلفیا دەبێت لە خوێن پاراو بکرێت، خوێنی مەسیحی. بڕۆ بۆ لای ئادۆنیا بۆ پێی بڵێ جگای خۆی بگۆڕێ. ڕەنگە پلۆتۆن لە ژێرە شکنجەدا قسەی کردبێت. یانی پلۆتۆن؟ بەڵێ. هاوشکۆ ئەگەر قسەی کرد بە ئادۆنیا دەبێت هێستا قۆڵبەست کرا بە. ڕەنگە خەزنیان گرتبێ تا وەکو داوێک کەڵکی وەربگرن و ئەو لەگەڵ تەواوی لایەنگرانی پێکەوە قۆڵبەست بکەن. کەوایە دەبێم کارێ بکەین وانە؟ بڕوانە گەلووس ئەگەر بڕیار وا بێت تۆ لەگەڵ شێرەی بەتەنێت لە قەفەسێکدا بژیت دەبێت زیاتر لەوەی کە عەقڵت دەی بڕێ خۆت پارێزی. ئاگار لە خۆت بێت ڕەنگە ئادۆنیایان خستبێتە ژێر چاودێری. بە چێوان گۆرە جنابی ماتیوس هەیە مەسەلێکی زۆر گرنگە لێ ڕاستە. سلێ مەژەکەم قوربان گیان بە فیدات قوربان. چ هەواڵ خۆشحاڵ بیتە بەرچاو. بە دوای ئەوەدا چوم لە سەرەتا لە ئاهەنگی شوتاندنی ئەو مەسێژە بەشداری پاشان چۆ ماوەی بابی لەو مەسەجە دەست ماچەکەم قوربان شانت ماچەکە بە حەسەر